گەڕێکەوتنامەی 11 ئازاری ساڵی 1970 یەکێک لە دەستکەوتە گرنگەکانی شۆڕش بوو بێت بۆ دۆزی کورد. بۆچی هەرسی شۆڕشی ئەیلیولی بەدووە داهات؟ بۆ یەکەم جار لە حکوومەت عێراقا دان بەوانێن کە کورد نەتەوەیەکە لە وڵات خۆیاژێ. بۆچی پارتی دەستبەرداری پەیوەندیەکانی نەبوو لەگەڵ ئێرانە لە کاتێکە ئەویست لەگەڵ حکوومەتی عێراقیە ڕێبکەوێت؟ نیەت بەعسەوە بۆ مەلام سەفا لە ئەساسەوە لە ناوبەرێ، بەلام سەفاش نیەتی ئەوە بووە کە بەعس لە ناوبەرێ. دروس وعیبرە من انهیار التەمەرد الرەجعی فی کوردستان. ئەمە مانشێتی ئەو وتارەیە کە تۆ نووسیوتە. چوونە لای مەلام سەفا محاولەمان کرد یەقناعی بکەین کە نەخلیسکێتە ئەو پیلانەی کە ئەمریکا دایناوە بە نسبەت عێراقەوە. بەڵام مەلام سەفا سوور بوو لەسەر ئەوە. تارێکە نووسی بە ناونیشانی سەرکۆتەڵەکەی ماوە پێمان بەهاڕن. بەرنامەی ڕوودا و مێژوو لەگەڵ سیاسەتمەداری کورد موکەڕەم تاڵەبانی شەوی سێشەممە کاتژمێر 8:05 لە NRT-ەوە پێشکەشتان دەکرێت.